سەردەشت برینێک کە دوای 39 ساڵ هێشتا کۆن نەبووە. لە ڕۆژمێری پڕ لە ئازاری مێژووی هاوشەرخدا، ڕۆژانێک هەن کە بوونەتە هێمای جینایەت دژی مرۆڤایەتی. حوتی پوشپەڕی 1366 یەکێک لەو ڕۆژانەیە، ڕۆژێکی کە بۆنی سیری گەنی و لە ئاسمانەوە بەسەر شاری سنووری سەردەشتدا باری و هەناسەی لە گەروی خەڵکیدا قەتیس کرد. کاتژمێر 4 ئێوارەی ئەو ڕۆژە لە گەرمەی شەڕی وێرانکەر و کۆنەپەرستانەی ئێران و عێراقدا، بۆمب هاوێژەکانی ڕژێمی فاشیستی بەعەز بێدەنگی شارەکەیان بە دیارییەکی مەرگبار شکاند و بۆمبە کیمیاییەکانی خۆیان بەسەر سەری خەڵکی بێ ئاگا و بێدیفاعدا باراند کە هیچ ڕۆڵێکیان لە هەڵگیرسان و بەردەوامی ئەو شەڕەدا نەبوو. کارەساتی سەردەشت خاڵێکی وەرچەرخانەی ترسناک بوو لە مێژووی شەڕە مۆدێرنەکاندا. دوای شەڕی جیهانی یەکەم، ئەمە یەکەم جار بوو کە چەکی کۆمەڵکوژ بە شێوەیەکی ئاوا بەربڵاو دژی ناوچەیەکی نیشتەجێبوون و هاوڵاتیانی مەدەنی بەکاربهێنرێت. لەم جینایەتە مێژوویەدا پتر لە 130 مرۆڤی بێتاوان گیانیان لەدەستدا و هەزاران کەسی دیکەش بۆ هەمیشە تووشی لێکەوتە بە ئازارەکانی گازە ژەهراویەکان بوون. ئەمڕۆ دوای تێپەڕبوونی 39 ساڵ شوێناوارەکانی ئەو کارەساتە مێژوویە هێشتا هەرماون. بەرکەوتوانی ئەم هێرشە ناگهەر بەدەست ئازار و مەینەتەکانی جەستەی تاقەت پڕۆکێنەوە دەناڵێنن، بەڵکو لێکەوتەکانی ئەو کارەساتیان گواستوتەوە بۆ نەوەکانی دوای خۆشیان. ڕژێمی بەعسی عێراق پێشتر لە دژی هێزەکانی پێشمەرگە لە کوردستانی عێراق و لە بەرەکانی شەڕدا بە شێوەیەکی سنووردار چەکی کیمیایی بەکارهێنا بوو، بەڵام هێرشکردنە سەر شارێک گەیشتە لووتکەی ئاستی تاوانەکانی ئەو شەڕە کۆنەپەرستانەی نیشاندا. ئەم هێرشە تاقیکردنەوەیەک بوو بۆ بێدەنگی کۆمەڵگەی نێودەوڵەتی. چەند مانگێک دواتر سەددام حوسێن بەدیتنی بێدەربەستی هێزە جیهانیەکان لە ئازە کارەساتە هەمان جینایەتی لە ئاستێکی یەکجار ترسناکدا لە هەڵەبجە دووبارە کردەوە و نزیکەی 5,000 مرۆڤی کردە قوربانی دەسەڵاتخوازیەکانی خۆی لەم ناوەدا. ڕۆڵی دەوڵەتە ڕۆژاوایەکان کە خۆیان لە زمرەی داڕێژەرانی پرۆتۆکۆڵی قەدەغیکردنی بەرهەمهێنان و بەکارهێنانی چەکی کیمیایی لە ساڵی 1925 دا بوون، هەڵەیەکی ڕەشی هەمیشەییە. ئەم دەوڵەتانە کە مادە ژەهراوی و تەکنەلۆژیای دروستکردنی چەکە کیمیاییەکانیان بە جینایەتکارانی شەڕ فرۆشتە بوو، بە پێی بەرژەوەندی ئابووری و سیاسیەکانی خۆیان بانقەز لە هەمبەر کارەساتی سەردەشتدا بێدەنگ بوون و بەم کارە دەستی ڕژێمی بەعسیان بۆ دووبارەکردنەوەی تاوانەکە ئاوەڵا کرد. بێدەنگی ئەوان چرا سەوزێک بوو کە بووە هۆی کارەساتی هەڵەبجە، بەڵام لەم گێڕانەوەیەدا هاودەستێکی دیکەی تاوانەکەشبوونی هەیە. کۆماری ئیسلامی ئێران کە بە درێژەی ئەم 39 ساڵە جگەل لە مەزلوم نماییەکی ڕیاکارانە و کەڵک وەرگرتنی پڕۆپاگەندەی لە خوێنی قوربانیان کارێکی نەکردووە. خۆی یەکێک لە بەرپرسە سەرەکیەکانی زەمینە سازی بۆ کارەساتێکی لەو شێوەیە. ئەو دەسەڵاتدارانەی لەو سەردەمەدا دەهۆڵی شەڕ تاک سەرکەوتنیان لێدەدا و خۆلیای ڕزگارکردنی قودسیان لە ڕێگەی کەربەلاوە لەسەردا بوو، بە سیاسەتی سەرکێشانەی خۆیان ئاگری شەڕەکەیان خۆشتر کرد. خومینی لە سەرەتاوە و شەڕی بە نیعمەتی خودایی ناوبردو وەک دەرفەتێکی زێڕین بۆ چەسپاندنی دەسەڵات، تێکشکاندنی شۆڕشی جەماوەر، سەرکوتکردنی بەربڵاوی کۆمونیستەکان و نارانی سیاسی و سندنەوەی تەواوی ئەو دەستکەوتە دیموکراتیانەی کە خەڵک لە شۆڕشی 57دا بەدەستیان هێنا بوو بەکاری هێنا. جێگیرکردنی مۆڵگە سەربازیەکان لە ناو جەرگەی شارەکان، لەوانەش لە شاری سەردەشت، هاوڵاتیانی کردە قەڵغانی مرۆیی بۆ ئامانجە سەربازیەکانی ڕژیم و خستیە بەر هێرشی ڕاستەوخۆی دوژمن. ئەمڕۆ فرمێسکی درۆینەی بەرپرسانی کۆماری ئیسلامی بۆ قوربانیانی سەردەشت ناتوانێت ئەم ڕاستیە مێژوویە بسڕێتەوە. لە تەواوی ئەو ساڵانەدا هەزاران بەرکەوت و کەم ئەندامی کیمیایی و کارەساتە، بەتایبەت ئەوانەی سەر بە چینە هەژارەکانی کۆمەڵگەن، لە سەرەتاییترین پێداویستە دەرمانیەکانیان بۆ کەمکردنەوەی ئازار و مەینەتەکانیان بێوەش کراون. ڕژێم ساڵانە بە سازکردنی ڕێوڕەسمی فەرمی و فەرمایشی لە ناوی سەردەشت بۆ پیرۆزکردنی شەڕ و پاساوکردنی جینایەتەکانی خۆی کەڵک وەردەگرێت، بەڵام تەنیا شتێک کە هیچ بایەخێکی پێنەدات بریتیە لە ژیان و چارەنووسی و قوربانیانەی کە لە ئافی داکۆکیکردنیان لێدەدا.
مێژوو ناوی تاوانبارانی وەکو سەددام و هاودەستەکانی وەک بەرپرس و سەبەبکاری ڕاستەوخۆی خۆی بۆردومانی کیمیایی سەردەشت تۆمار کردووە، بەڵام لە پاڵەوەشدا ناوی دەسەڵاتدارانی کۆماری ئیسلامی وەک هاودەستێکی ئەو جینایەتە کە بە سیاسەتی شەڕخوازانەیان زەمینەیان بۆ ئەم کارەساتە خۆش کرد و پاشان بۆ مەبەستی سیاسی خۆیان سوودیان لێوەرگرت لەبیر ناکات. لە ساڵیاتی ئەم کارەساتە مێژوویەدا وێ ڕایبەرز ڕاگررتنی یاد و ناوی ئەو مرۆڤە بێدیفاعانەی کە ئازیزانیان لەدەستدا. جارێکی دیکە نەفرەت و بێزاری قوڵی خۆمان لەم شەڕە کۆنەپەرستانە و سەرجەم بڕیاردەران بەکەران و هاوبەشانی ئەم جینایەتە گەورەیە دەردەبڕین. سەردەشت بەڵگەیەکی زیندووی ماڵوێرانیەکانی شەڕ و ڕیاکاری ئەم حکومەتانەیە کە ژیانی مرۆڤەکان وەک ئامڕازێک لە پێناو گەیشتن بە ئامانجە دژە مرۆییەکانی خۆیان بەکاردەهێن.